هیچی لە چەند سەر و عەشرەتێکی گەورە کرد. محمود سەنگاوی چ کارێکی خێزەبوونی پارتی ئاشکرا کرد. لەبەرەوە ئەگەر یەکێتی نەمێنێ بەڕاستی ئەو وڵاتە وێرانەکەم. عەقڵەتی پارتی هەمیشە بە جۆرێک بووە کە هەوڵی داوە کۆنتڕۆڵی هەموو ئەوانە بکات کە ڕکابەری بوون و کاتێکیش ڕکابەرەکانی نەچوونەتە ژێرباری و حیزبە ئەوە بە هەموو جۆرێک ئازاری داون. محمود سەنگاوی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا نیانێکی گەورەی لەباری عەقڵەتی پارتی بەرامبەر ڕکابەرەکانی دەرکاند و ئاماژەی بەوە کرد ئەگەر یەکێتی نەمێنێت ئەوە پارتی هەموو وڵاتە وێران دەکات و کاتی خۆی کە دەسەڵاتیان گرتە دەست کۆمەڵێک لە کەسایەتی دیار و پیا و ماقوڵانی ناوچەکانیان دەستگیر کرد و با شێوازێکی خێزەوە مامەڵیان لەگەڵ کردن. یەکێک لەوانە حەمە سەدیق خانی ڕۆغزایی بوو کە ناوێکی دیار و کەسێکی شۆڕژگێر و کۆمەڵایەتی و میواندۆز بووە و لای سەرجەم خەڵکی کوردستان سەنگ و خۆرسایی و احتیبارێکی تایبەتی هەبووە. بەڵام پارتی بردوێتی و بە شێوازێکی زۆر ناشرین بەستوێتەوە. جا لەویش لا لەسەر حەدی خەلیفە یونس و محمود ئاغای قەڵات زیان برد و باستیانەوە زنجیریان لە پێکانیان بەستن کە دەستیان ڕۆیشت کۆمەڵی پیاوە گەورەکانی ئەم منتیقەیە هەنێکیانم لە بیرە ئێستاکە حەمە سەدیق خانی ڕۆغزاییان برد پیاوێکی گەورە بوو لەوێ بە مەڕبەنی ئەسپ بەستیانەوە لارە سەرحەی خەلیفە یونسیان بەس زنجیریان کردە خاچی لوێ. محمود ئاغای قەڵات زیان برد لوێ زنجیریان کردە خاچی. لا لەسەر حەدیەکێک بوو لە کەسایەتیە دیار و ناسراوەکانی کوردستان و سەرۆکی عەشرەتی ڕۆغزایی بوو لە هۆزی جاف کە ژیانی تێکەڵێک بوو لە خەباتی سیاسی و پێگەی بەرزی کۆمەڵایەتی و جگە لە کاری پێشمەرگایەتی وەک کەسایەتیی کۆمەڵایەتی کاریگەر ناسرا بوو کە هەمیشە هەوڵی بۆ ئاشتی و چارەسەرکردنی کێشە و ناکۆچەکان دەدا و دیوەخانەکەشی هەمیشە کراوە بوو بۆ خەڵکو و بووبووە ناوەندێک بۆ چارەسەرکردنی کێشی عەشایری و کۆمەڵایەتیەکان هەر بۆیش بە پیاوی ئاشتی و پێکەوە ژیان ناوی دەرکرد بوو. محمود سەنگاوی ئاماژەی بەوەش کرد پارتی هێشتا خاوەنی هەمان عەقڵیەتە بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بەهێز بکات بۆ ئەوەی ئەو کارە ساتانی ئەوان بەسەر خەڵکیان هێنا جارێکی دیکە بەسەریاندا نەهێن و هەندێک لەیان تەنها یەکێتی بە دوژمنی خۆی دەزانێت و هەوڵی تەسفیەکردنی یەکێتی دەدات.